دنیا بارانێ و منداڵن سارێ بەس ئەوا سەبرامە نایم کوردن دوێم دەرکەت ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی نەورۆزی کوردانە دا بەوەی ئەوەی کە کەشەکە باراناویە لە سەرتاسەری پارێزگای هەولێر بەڵام تاکوتی خەڵک هاتۆ بۆ دەرەوە حەز دەکەن لەو ڕۆژەدا سەیران بکەن و گەشتی خۆیان ئەنجام بدەن. جا ئێستا لەسەر شەقامی 150 مەتریم ئێرە ڕێک پردێکی سوورانەوەی لە شەقامەکە بەڵام خانەوادەیەک لێرن ئەوان هاتوونە سەیرانی خۆیان بکەن و دەچمەلایەن قسەیان لەگە دەکەم. چۆنن؟ جەژنتان پیرۆز بیت. باشن؟ باشە بخێر بێ. سپاس. ئەوڕۆ جەوەکەی باراناویە ئەوەش هاتوونەتە ئێرە هەموو نەورۆزان ئاوا سەیران دەکەن؟ الحەمدوللا دەست خۆش. جەوەکە چۆنە بەدڵتانە؟ جوان خۆشە جوانە باشە دەست خۆش. خەڵکی چەند دەرن مامۆستایەوە؟ خەڵکی ڕۆژاوا. خەڵکی ڕۆژاوانە؟ ئەرێ وەڵا. چەند ساڵە لە هەولێرن؟ 4-5 ساڵم هەولێرن. هەموو ساڵێوا سەفرە دەکەن؟ هەر ئینشاڵڵا هەرێ. ئەدی لەبەرەو بارانە زەحمەت نییەوە؟ نا زەحمەت نییە خۆشە وەڵا. خۆشە جەوەکە؟ جەو خۆش هەرێ. بەدڵتانت کەوکەبابی باشتان لێداوە؟ باش الحەمدوللا ساوێ. چۆنن؟ باشن؟ نەورۆز خۆشە؟ وەرە توش قسەم بکە نەورۆز خۆشە زیرکێتە چەند جوانە؟ ها؟ زۆر باشە با بچمە لای خاتوونەکانش. خاتون چۆنن ماندوو نەبن؟ باشن؟ عمر درێژ بێ ئینشەڵڵا سەلامەت بیت. بەردی عمرێتە جەوەکەی باراناوی و کەبابیش دەدەن ماشەڵڵا. باشە عەیدانی نەورۆز خۆشە بەهارێ باران ڕەحما خودێ خۆشە الحەمدولله زۆر خۆشە ساغ بڕبی. باشە خەڵک ئەمڕۆ کەم هاتووە بۆ سەیران ئێوە چۆن بۆ بڕیارتان لە دەبێت؟ دنیا بارانێ و منداڵن سارێ بەس ئەوا سەبرامە نایم کوردن دوێم دەرکەت دوێم بێنە دەرێ یانی هەن عەیدانی ڕۆژ. یعنی کورد هەر حەزی لە ئازادیە؟ ئەرێ وەڵڵا هەر کورد ئازاد ئینشەڵڵا وێ ئازادشی ببن ئینشەڵڵا. زۆر باشە بەس کەبابت ئامادە کردووە؟ بەس کبابن ئەرێ کەباب و چی دیکە؟ کبابە و شەقفێن ئەو ماچێ ئەرێ وەڵ. یا ڕەبی عافێتان بێت دەست خۆش عەمر بکەن. درێژ بی زۆر سپاس. وەکەوەی گوێتان لێبوو وەک ئەو خاتونە باسی کرد کەوان کوردن و بۆیە پێویستە لە نەورۆزان گەشتی خۆیان ئەنجام بدەن و هەرچەندە جەوەکەی ساردە و کەشێکی باراناویشی هەیە بەڵام ئەوان لە ژێر یەکێک لە پردەکانی شەقامی 150 مەتری لێرە سەیرانی خۆیان ئەنجام داوە.